لە دەستپێکی یاریەکانی هەفتەی سێزدەی خولی ئەستێرەکانی عێراق یانەی زاخۆ لە شاری بەغداد و لە سەر یاریگای یانەی کەرخ بووە میوانی حودود. ئەمە دەستپێکی هێرشەکانی یاریەکە بوو، وەڵامی زاخۆ بەم لێدانە سەرە بوو. لا خولەکی 22 لە هێرشێکی خێرای حودود ناوژوان لێدانێکی سزای بۆ ئەژمارکردن و ئەحمەد ئیبراهیمی کاپتنی تیپەکەی یانەی زاخۆشی بە کارتی سوور کردە دەرەوە. ئیبراهیم غازی هێرشبەری لاوی کورد و گۆڵکاری یانەی حودود جێبەجێ کرد، سەرکەوتوو نەبوو لە گۆڵ تۆمارکردن و تۆپەکەی ڕێگای ستونی گرت. عەلی کازمی گۆڵ پارێزیش پارێزگاری لە گۆڵەکەی کرد. نیوە یەکەم ڕووداوێکی گرنگتری بەخۆیەوە نەبینی و بەبێ تۆمارکردنی گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دووەم بەهۆی ئەوەی ڕێژەی یارزانانی کەمتر بوو، زاخۆ فشارێکی زۆرتری کەوتە سەر لەلایەن تیپی خاوەن ماڵەوە. زاخۆ توانای هێرشبردنی نەبوو، هەر بۆیە حودود لە هەوڵی گۆڵ تۆمارکردندا بوو. لەم دوو هێرشە لە دوایەکە سوورپۆشەکانی بەغداد تەواو نزیک بوون لە گۆڵ. عەلی کازم تۆپەکانی گێڕایەوە. ئەم لێدانە سەرەی حودود لە دوا خولەکەکان خەریک بوو گۆڵی لێوە بەرهەم بێت. عەلی کازم بە زەحمەت دووری خستەوە، بەمەش یاریەکە کۆتایی هات و گۆڵی بەخۆیەوە نەبینی. بەم شێوەیە حودود خاڵەکانی بووە 19 خاڵ و بە کاتی هەڵکشایەخانەی پێنجەمی ڕیزبەندی زاخۆش بە 16 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.